بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان ئەبین جیاواز لە جاران ئەم شەو لە گوڵەخانەوە لەگەڵتان ئەبین لەگەڵ جەنابی کاکە هەمە بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ دیارە مەبەستمە ئەم شەو لەسەر خۆتان دەزانن کۆمەڵێک بابەتی هەنووکەیی هەیە ناکرێت ئێمە لەسەری نەوەستین و گفتوگۆی لەبارەوە نەکەین هەر لە مەبەستمە ینی قسەی کاکە هەمە لەسەرم پرسە بزانم ڕێکەوتنی نێوخۆی ڕێخستنەوەی نێوماڵی کورد کە ئەوەنە وتراوە ڕەنگە بینەران و هەموو تاکێکی کورد لەم دەستەواژەیە بێزار بوو بێت ئەڵێن ئەم ماڵە چی بوو هەر ڕێک نەخرایەوە من مەبەستم ئەم شەو لەو ڕەهەندە وەری بگرین کە ئایا بەرپرسیارەتی پارتە سیاسەکانی کوردستان لە ئاست دۆخەکەیە بەرامبەر بەوەی ئەگوزەرێت بەرامبەر بەو چۆنە وترێ هێرشە دوژمنکاریانەی بەرامبەر بەو هەموو ڕوخدوکینەی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەرئەبڕێت کە بینیمان لە دوای ڕفراندۆمەوە وەکووترا هیچ جێگەیەک دۆستی ئێمە نەبوو بەوانەشی کە ئەوسا زۆر کوردیان بەلاوە گرنگە و هەرگیز پشت لە کورد ناکەن مەبەستمە قسە لەسەر ئەوە بکەین هەڵبژاردن لە عێراق و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئایا بێمە چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین و ئایا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان مەبەستم هەڵبژاردننی نێوخۆی ئەم پەرلەمان و هەم سەرۆکایەتی هەرێمە ئەبێت چۆن بکرێت و ئەبێ پارتە سیاسەکان چۆن خۆیانی بۆ ئامادە بکەن و ئەبێت چی بکەن بۆ ئەوەی جارێکی تر ئێمە دیسانە و ململانیەکان بەرژەوەندی استراتیژیە دوورمەوداکانمان بیر نەباتەوە واروەها سەبارەت بە ڕەفتارەکانی حەیدەر عەبادی بەرامبەر بە کورد ئەڵێم حەیدەر عەبادی چونکە ئەوترێت لە مێژووی عێراقا کەم سەرکردە هەبووە هێندەی حەیدەر عەبادی بەرامبەر بە کورد وان باسی سەدام ناکەین کە جینۆسایدی بە کورد کردووە کینە لە دڵ بوو بێت و نەهات بێتە پێشەوە و بە هەموو شێوەیەک مەبەستی بێت کە کوردستان چوک بکاتەوە تەحجیمی بکات و ئەگەر بکرێ قەواری هەرێمی کوردستانی شەڵ بۆشێتەوە ئەبێ کورد لە ئێستادا چی بکات وارووا مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین کە لە ڕووی دیبلۆماسیەوە ئایا هەرێمی کوردستان گۆشەگیر کراوە ئایا هەرێمی کوردستان فعلەن لە دوای ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەموو پەیوەندیەکانی دەرەوەی لەدەستداوە یاخۆ هەرێمی کوردستان ئەگەر تەنها شتێک بۆی ما بێتەوە پەیوەندیە دیپلۆماسیەکانی دەرەوەیەتی کە ئەکرێت ئێمە استیغلالی بکەین و بە ئەزمموی جنابی کاکە هەمە ئەمەوێ بزانین ئەبێت چۆن ئەمە استیغلال بکرێت و هەروەها مەبەستیشمە قسەیەک لەسەر ئیرادەی تاکی کورد بکەین کەوترێت زۆر بە بەرنامە داڕێژراوی کارەکرێ بۆی بوترێت تاکی کورد تاکێکی بێ ئیرادەیە من زیاتر ناڵێم بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود سڵاوتان لێبێت ئەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەین جەنابەت هەر لە ڕاگەیەنراوێکیشە سەبارەت بە ڕووداوەکانی کەرکووک ئاماژەتان بەوەدا بوو بەرچاوتەنگی و ململانەی حزبی و سیاسی دوژمنی پەلکێشی شاری کەرکووک کرد دیارە من مەبەستم ئەو بەشەی ئەخیر نییە بەڵام با قسەیەک لەسەر بەرچاوتەنگی و ململانەی حزبی و سیاسی بکەین ئایا ئەوەی لە کوردستانە ئەگوزەرێت شتێکی دروستە ئاساییە لە سیاستکردنە یاخود بە پێچەوانەوە وڵا زۆر سپاس من پێم وایە ئەوەی لە کوردستان ئەگوزەرێ و ئەوەی لەو ماوەیەدا ڕوویدا و ئێستا و تا ئێستاش ینی من پێم وانییە ئەوە لە سیاسەتە ئەوە هەبێت لە سیاسەتە ئەوەیە کە تۆ خزمەت بە میلەتەکەی خۆت بکەیت تۆ حزبی سیاسیت بۆ ئەوەیە بۆ ئەوەیە بتوانانی بیکەیت بە وەسیلەیە خزمەت بە وڵاتەکە و میلەتەکەی خۆت بکەیت ئەبینین مەسەل لە هەڵبژاردنەکانە لە هەموو ئێستا عێراق هەمووی قایمەی گەورەیان دروست کردەوە پێکەوە و ئەوەی کە هیچ پەیوەندیەکیان نە لە ڕووی مەزهبیوە نە لە ڕووی دینیوە نە لە ڕووی هەتا زمان و ڕنگ و عادەت و تەقالیدیەوە پێکەوە هیچ پەیوەندیەکیان نیە لیستی پێکەوە دروست کردووە ئێمە هەموو کوردین هەموو پێکەوەین هەموو لەو وڵاتین ئامادە نین پێکەوە لیستی مشتەرەکمان هەبێ بۆی لاخر بەشێک لە قەرەبووەکانی ئەو زەرەرانە بکەینەوە کە لێمان کەوتووە باسی زۆر ئەوە کرێ ماڵی کوردی و ماڵی کوردی من پێم وایە کورد ئەوەندە خەریکی ماڵی خەڵکە ڕێکی بخە ئەوەندە ماڵی خۆشی تێگەدا مقابل بەوە لەبەرەوە هیچ شتێکی نەکردەوە بۆ ماڵی خۆی ڕێک بخا و تەنزیمی بکا و ئەوەی بکات لەبەرەوە پێم وایە شتێکی هیچ شینێک نییە هیچ هەنگاوێک بۆ ئەوەی کە کورد بتوانێت پێکەوە ئێستا کورد لە دوای ئەو هەموو شکستە و ئەو هەموو وەزعانە ئایا لە ناوچە دابڕاوەکان بەتەنیا لە پەرلەمانی عێراقا ئەبوایە یەک ڕێی موحەدی بووە یاخود ئێمە لە پەرلەمان لە عێراقێکی بەم شێوەیەی کە ئەیەوێت کورد بسڕێتەوە بەشداری لە انتیخابات ناکەین یاخود عێراق با بێتە یەک بازنە بەشداری لێ ئەەکەین یاخود بەسەر کۆمەڵێک شتی وایە یاخود پێکەوە هەمووی لێ قایما بەشداری بکەین
ئێستا پەرتەوازە هەرێکێک لە سوچێکەوە هەرێکێک لە لایەکەوە و بەرامبەر بەو قایمە گەورانەی عێراق چونکە هەتا قانونەکە وایە دەنگەکانە گەڕێتەوە بۆ قایمەی گەورە پاشماوەی دەنگەکان چێتەوە بۆ قایمە گەورەکان لە عێراقا ئێستا کورد هەموو قایمەکانی بەرامبەر بە عێراق بچووکە ینی هیچ بەرامبەر بە عێراق قایمەی گەورەی نییە بۆیم پێم وایە شتێکی ئەنی شتێک کراوە کە پێم وایە زەرەر لە خۆشیان و لە میلەتەکەش و لە هەموو لایەکەدا لە دوای 25 ئەیلول و ئەنجامدانی ڕفراندۆم و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چاوەڕێیەکرا کە ئێمە نزیکی 50 بۆ 52 لە سەتی خاک و داهاتی کوردستانمان لەدەستدا چاوەڕێکرا پارتە سیاسیەکان بەرپرسانەتر بێنە پێشەوە هیچ نەبێ کۆبوونەوە ژوورێکی عملیات دروست بکەن چۆن ئێمە لەم دۆخە دەربچین بەڵام لە دوای ئەوەی کە سەرۆکی هەرێم دەستبەرداری پۆستەکەی بوو دەسەڵاتەکانی دابەش کرد بەسەر حکوومەت و پەرلەمان و شوێنە جیاکانی دیکەیە مەسئولیەتی حکوومەت بوو کە پارتە سیاسیەکان کۆ بکاتەوە ئێوە قەت لەلایەن حکوومەتەوە وەکو پارتە سیاسیەکانی کوردستان داوەتان لێکراوە کە گوێ لە ڕێیەکانتان بگرن و چی بکرێ بۆی لەم دۆخە ئێمە بچینە دەرەوە تێیپەڕێنین جا حکوومەت حکوومەت نایپەرژێت لەبەرەوەی هەموو ڕۆژێ کۆبێتەوە بەیانی دەکات عەبادی وای و تۆ عەبادی هات و پارەکە گەیشت و ئەوە قەراری دا و عەبادی ئەمڕۆ ڕەنگی ڕۆشن بۆ عەبادی ئەمڕۆ پێکەنی و ئەنی خۆ لەبەرەوە نایپەرژێت لەگەڵ حیزبەکانی تر و لەگەڵ خەڵکا کۆبێتەوە لەبەرم پێم وایە ئەو جارە مەشغوڵی ئەوەی لە بەغاوە چی دێ لە بەغاوە چیان بۆ دێ لە خەریکی ئەوەن زیاتر واتە داوەتان لێ نەکراوە پارتە سیاسیەکان و حکوومەتیش نەیتوانیوە ڕۆڵی مەرجەیەک بگێڕێت بۆ کۆکردنەوەتان تایسا شتێکی ئەو تۆ نەکراوە خۆی لە ڕاستیە خۆی مەسەلەی حکوومەت و یا مەسەلەی پارتە سیاسیەکان خۆیان ئەبێت چونکە خۆ حکوومەت پێگاتوە لە پارتە سیاسیەکان ینی هەمووی پێگاتوە لە حیزبە سیاسیەکان هەرچەندی ساڕەنگی 5 حیزب پێکەوە لە حکوومەتیان پێکێنا حکوومەتیان هێنا ناوێنا بنکە فراوان کە سەرەوەی فراوان بوو لە ڕاستیا بنکەی فراوان نەبوو سەرەوەی زۆر فراوان بوو بەم بنی باریک بوو باریک نەبووەوەی سەر ناهات ئەو حیزبانە ئەوەندە بەرژەوەندەکانی خۆیانیان ویست هەتا خەڵکیان خستە ساجی عەلی وەکوی ڕۆیان لێ کرد ینی خەڵکی کوردستان ئەبێت ئەوە لە بەرچاوی بێت بۆ ئەو 5 حیزبەوەیان کرد بۆ میلەتە بۆ تووشی ئەو هەموو کێشەیان نەکرد لەبەرم پێم وایە ئەبێ حیزبەکان خۆیان بیر لەو بکەنە بەڵام حیزبەکان خۆیان هەر ڕۆژێکیان لە شوێنێکە و لە لای لایەنێکە و حزب کرد بەڵام ئێمە بە وازحی گۆڕان و کۆمەڵ بە دیاریکراوی و دواتریش کە یەگرت و کشایەوە ئەڵێنەمە هەمووی بەرپرسیارەتیەکێتی و پارتی ئەوەی ڕووی داوە نا هەموو حیزبەکان بەرپرسیارن لە مۆزوع بەڵام بە تایبەتی ئەم 5 حیزبە لە حکوومەت بەشدار بوون 4 ساڵ 4 ساڵ بەشدار بوون لە ئیتر خۆ 4 ساڵەکە حکوومەت تەڕیتیان نەما وشکەڵ گەڕا و کۆتاییان پێێنا لەبەر انتخابات هاتنە دەرەوە ئەیسا انتخاباتەکان زی بۆتەوە گەزانی خەڵکەکە لە بیرە چێت مەسەلا خەڵ لە بیرێ چێ و 4 ساڵە ئەوانە چیان کردو مەسا 4 ساڵ پێش ئیسا حیزبەکان قسەیان خۆش بوو ئیسا ڕەنگە لە مۆلای وای لێ بێ قسەیان خۆش بوو ئەندا پەرلەمانەکان بە پێکەینەوە چوونە ماڵان بەڵام دوای انتخاباتەکە تا 4 ساڵ ئیتر نە حکوومەت دەتبینێتەوە نە پەرلەمانتار دەتبینێتەوە من پرسیارمە بێت لەسەر ئەوەی کە وردە وردە تێکەڵاوی خەڵکە بنەوە و خەڵکیان بیرەکەوێتەوە بەڵام پێش ئەوە ئەو دۆخی بەسەر هەرێمی کوردستان هات یعنی ئەوترێ بە شێوەیەک لە شێوەکان سفربوونەوەی ئەزمون و دەستکەوتەکانیش بوو بە تایبەت کەرکووکمان لە دەستدا خورماتومان لە دەستدا خانەقینمان لە دەستدا ینی جگە لەوەی کە شنگالمان لە دەستدا جگە لەوەی کە لە ڕووی معنەویە تاکی کورد و هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان زۆر هەستی بەبێ ئیرادەیی کرد لەگەڵ ئەوەشە ئەمە کاتی ئەوێ ئەم شتانە بەدەستبێنیتەوە پارتە سیاسیەکان ئەوترێت لە ئاستی بەرپرسیارەتی نەبوون هەر هەمویان پێت وایە دەبوو پارتە سیاسیەکان بەبێ ناوهێنان دەبوو چی بکەن و نەیان کرد خۆی لە ڕاستە مەسەلەی پێشمەرگە ئیرادەی هەبوو پێشمەرگە توانی 3 ساڵە نیو شەڕی داعشکا هەزاران شەهیدیدا برینداریدا و دیلیدا ینی ئەوەی لە دەستی هات پێشمەرگە لە سەنگەرەکان کردیان بەو دۆخە ناهەموارەش کە هەیە بەو وەزعە ناهەموارەوە ئەوەی ئیرادەی نەبوو حیزبەکان بوون ئەوەی تێکیاندا حیزبەکان بوون ئەوەی ویسان وێرانیکەن و ئیرادەی پێشمەرگەش و میلەتی کوردیشان شکان حیزبەکان بوون بەرامبەر بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر حیزبەکان هیچیان پێ نەکرا و خۆیان زۆر عێراقیش تەبەن دوای ئەوەی کە وای زانی ئەو سەرکەوتنەکان ئەوان بەدەستیان هێناوە
نویست نادی کورد وا لێ بکەنە ینی کورد بچووکەنەوە کورد وا لێ بکەن ئیرادەی بشکێنن و کورد مەسەلەی لە بواری دیبلۆماسیەدا ڕاستە کورد علاقاتێکی ماوە هێشتا و سفریش نەبووەتەوە قەزەی کورد چونکە کورد ماوە لە جێگەی خۆی ماوە ئێستا هێزی هەیە خەڵکی هەیە سفر بوونەوە ڕەنگە ئەوە بێت کە تۆ نەتوانی خاک و مشتەکە لەدەست بدەیت بەڵام پێشمەرگە مقاومەشی کرد کاتێک کە تۆ پێت وت شەڕبکە مقاومەی کرد لە پردێ کردی لە مەخمور کردی لە مححمودیەوە لە حدودی ڕەبیعە کردی ئەنی خۆ پێشمەرگە شەڕی کرد و دوای ئەوە دەیان پێشمەرگە شەید بوو لەو شەڕاندا دوای ئەوەی حکوومەتی عێراقی شکا لە شەڕەکاندا ئەمریکا ئەنجا داوای وەستانی شەڕی کرد ئەمریکا خۆ لە ئەوەی نەبوو دەوری ئەمریکا خراپ بوو دەوری بەریتانیا زۆر خراپ بوو چونکە بەریتانیا بە تایبەتی 16 مانگ بە عێراق کەرکووکی گرت حەفتەی مانگ اتفاقی نەوتی لەگەڵ عێراقا کرد وەکو وایە شەرتی لەسەر عێراقدا نابوو تا کەرکوو نەگری اتفاقی نەوت لەگەڵ ناکەم بۆی زمانی تەواو بێت بۆی زمانی تەواو بێت دواتە ئەوان دەورێکی خراپیان هەبوو وڵاتان و دەریش کەوت ئەوەی چەند ساڵیان کورد دۆسیەیە کورتە نەشاخەکان دۆسیەتی و مەسەلەی ڕفراندۆم من پێم وانییە خۆ ئەوە لە عەفرین ڕفراندۆم نەکراوە وەتانی هەموو دنیا هاتۆتە سەری کورد قسە ناکات تەنانەت لە کوردستان وترا ئەوەی ئەو سیاسەتەی ئەو شێوازی بەڕێوەبردنەی لە عەفرین و لە ڕۆژئاوا هەیە زۆر عاقڵانەیە بۆیە هەرگیز وەک وەرێمی کوردستانیان لێ نایەت کەواتە بۆچی ئەمە ڕوویدا ئەوان هاتن فیدراڵیان دانا بەڵام قبول کرد بەڵام فیدراڵی لە نێوان نەتەوەکانە نەک فیدراڵی نیشتمانی و نەتەوەی نەبوو هینی ئەوان مەسەلاینی ئەفرینی سووریا ئەوانە دایاننا فیدراڵیشان دانا قبولیان کرد بەڵام ئەوان هەردیان قبول نەکردن و کوردستانی سووریاشیان کرد بە شیمالی سووریا هەردیان قبول نەکردن تەنانوتیان زۆر گۆڕایەڵی ئەمریکیەکان ئەوان هەرچیان وت ئەوان کردیان ئەمریکا چی پێوتن رووسیا چی پێوتن سووریا چی پێوتن هەمویان قبول کرد ناوێنا شیمالی سووریا ناوێنا کانتۆن ناوێنا هەموو شتێک بەڵام ئەوان هەردیان قبول نەکردن و تەیساژە دێنسەر بۆچی ئەم شتانە بەرامبەر کورد دەکرێت بەتاکید مەوزوعەکە قەزی کووردە ینی ئەوانە بەرژەوەندیان لەگەڵ وڵاتەکان زیاترە بەرژەوەندی ئەوان بەرژەوەندی کورد و ئەمریکا لە چیا یەکەگرێتەوە مثل لە بەرژەوەندی ئەمریکا هیچ دۆسێکی تاسەر نییە بەرژەوەندی تاسەرەیە لەکوێ مەسات چەنێ لە ڕووی اقتصادی و ئەتوانێت لەگەڵ کووردا یەک بگرێتەوە ئەوە لای ئەوان گرنگترە لەبەرم پێم وایە تا ئێستا کورد نەیتوانیوە لە بواری اقتصادیە لەگەڵ هیچ وڵاتی لە وڵاتانەدا بەرژەوەندەکانیان نزیک بێتەوە بێ بە یەکێک ئەوە ڕەنگە یەکێکگەڕێتەوە بۆ بەرژەوەندی حزبی و شخصی یەکێکە لە کێشەکان ئەو پەیوەندیانە بەتاکید زۆری مەسەلا زۆری شخصیە یاخ زۆری مەساد کە ئەوە تەقاوتێکی هین ئەمریکی کابرا تەقاوتە لە پێشەوە مەسئول نییە ئەڵێ کورد دەوڵەتیەوێت کاتێک کە بوو بە مەسئول باسی کورد ناکات کە لایەن برد ئەڵێ کورد دەوڵەتیەوێت واتە دائیمەن خەڵکە تەقاوتەکانی ئەوروپا و ئەمریکا باسی کوردیان کردەوە باسی دەکات نەک وەکو مەسئولێک مثلا ڕئیسی وڵاتێک بێت بڵێم ئێمە پشتیوانی لە کوردەکە بابەتێکی چاکت بیری منێ نایەوە ئێمە کۆمەڵێک نوێنەرایەتی زۆرمان هەیە لە وڵاتان هەم حزبی و هەم حکومی کاڵێم حزبی زیاتر نوێنەرایەتی ئەوەی زەق بووە و ئەوەی مەسرەفی تیاکرا و نوێنەرایەتەکانی یەکێتی و پارتی بوون وەکە ئەشلەم حکومی ئەوە نوێنەرایەتی فەرمی بوون بەڵام ئێمە نەمان بیست ئەم نوێنەرایەتیانە لە ئەمریکا لە بریتانیا لە یەکێتی ئەوروپا لە تەواوی وڵاتەکانی لە زۆربەی وڵاتە لە رووسیا ئەم نوێنەرایەتیانە نەیانتوانیوە لۆبیەک جالیەیەکی کورد پەروەردە بکەن کە لە دۆخێکی ئاوایە کە کوردستان عێراق و عەبادی ئەو هەموو شتەی بەرامبەرەکە هیچ نەبێ بێنە سەر جادەکە مووقفی زۆر کاریگەر نەکەوەی دەکەس کۆ بێتەوە ئەو ڕەنگە هەر بە تەبیعی خۆیان کۆ بنەوە ئەمان بتوانن کۆیان کەنەوە ئایا ئەمەش شکستی ئەو نوێنەرایەتیانەیە؟ بەتاکید من پێم وایە نوێنەرایەتی کورد نەیانتوانێت نەک دەوری خۆیان بینی نەیانتوانێەوە شتێک بکەن بۆ لە دەرەوە مەسەلا ڕەنگە مەسەلا هەتا پەیوەندی ناتوانێت پەیوەندی شخصی تەئسیری هەیە پەیوەندی شخصی بکەن من ئێستا من خەبەرم هەیە مەسەلا یەک ئەندام پەرلەمان لە هین دوو ئەندام پەرلەمان لە بەریتانیا دیفاع لە کورد دەکەن لەناو خەڵکاتەوان یەکیان هەموو بەریتانیەکان پێڵێن شێتە یەکشان لە ئەسڵا کووردە یعنی ئەویش هیچ ئازایی نییە لە ئەسڵا کووردە تەنها دوو ئەندام پەرلەمان کە هیچی بێ ناکرێت تۆ لە سڵتەی تەنفیزی لە سڵتەی تەشریعی چەندێک توانیوتە بچیتە ناویانەوە یاخود خەڵکت بچێتە ناویانەوە هەتا مەسەلا هەندێک جار کورد دەبێتە ئەندام پەرلەمان لە پەرلەمانەکانی ئەوروپا و ئەمریکا دەرەوە
ئەگە بنا داوی پەرلەمانی تر خۆی پێ عیبە بڵێ کوردم ینی هەر باسی کوردی ناکات بە پێچەوانەی نەتەوەکانی تر کە دیفاع لە وڵاتەکەی خۆی میلەتەکەی خۆی قەزەی خۆی مەسەلا ئەندام هەیە بۆتە ئەندام پەرلەمان لە پەرلەمانێکی ئەوروپی هاتوۆتە لێرە شەڕە حیزبین بۆکە لە سلێمانی و لە هەولێر لەوانە یعنی لەسەر ئەدایم پەرلەمانە لە پەرلەمانی مەسەلا سوید لە پەرلەمانی بەریتانیا لە پەرلەمانی ئەڵمانیا دێتەوە لێرە شەڕە حیزبیەکە لە کوردستان ئەی لەبەرەوە ینی وەکو کورد بیر ناکەنەوە وەکو حیزبەکەی خۆی بیرەکاتەوە وەکووانە بیرەکەت لەبەر ئەوانم پێم وایە ئەبێن نەتیجەی ئەو هەڵسو کەوتانەیە پەیوەندیەکان نا پەیوەندی کورد نەیتوانێت پەیوەندی دروستکات لەگەڵ دنیای دەرەوەدا وەکو پەیوەندیەکە ئەوە بێت ئەوەی کە هاتووە هات بۆ لامانیا ئەوانە هەمووی ئەوە مەسلەی شەڕی داعش بووە هاتووە سەردانی کردەوە ئیستراتیجێتی ئەوان شەڕی داعش بووە تۆش پێشمەرگەیەکی ئازابووی یا کوردێکی ئازابووی شەڕی کردووە لەگەڵ داعش ئەوی هاتووە دەستخۆشی لێکردیتۆمانە بەڵام سیاسی نەبووە خۆ ڕەنگە هەر لای جەنابتانە من چەند جارە باسی ئەوم کردووە دوای شەڕی داعش ئێمە لەکوێ ڕووداوە سیاسیەکان داین ڕەنگەی چا لە ئەرشیفی جەنابتانە بێ لەکوێ ڕووداوە سیاسیەکان داین کەس بیری لەوە نەکردوێتەوە ئێمە دوای شەڕی داعش لەکوێ ڕووداوە سیاسیەکان داین لە قسەکان تا پێش تۆ زێوتت دەرکەوت کە فعلەن تەنها شاخەکان دۆستی کوردبوون من دوێنێ لە هەولێر هەر لە باسی ڕۆژ چاوپێکەوتنیەکەم لەگەر کونسولی گشتی فەڕەنسا هەبوو دۆمینێک ماس وتی ئەم دەستەوایەژەیەتان ئەم وتەیەتان لە جێی خۆی دەرنەچوو تەنها شاخەکان دۆستی ئێوە نین ئێمە و زۆرێکی دیکەش دۆستی ئەوەین و پشتان تێناکەین کورد ئەتوانێ ئێستا فەڕەنسا سوود لە پەیوەندیەکانی لەگەڵ فەڕەنسا چکە ئەگەر جەنابتان ئاگادارن یەکەم وڵات کە ئابلوقەی سیاسی و دیپلۆماسی سەر هەرێمی کوردستانی شکاند و هەردوو بەڕێزان نێچیرەڤان بارزانی و قوبات تاڵەبانی بانکهێشتی فەڕەنسا کرد و وەکو سەرۆکی وڵاتێک مامەڵەی لەگەڵ کردن ئیمانوێل ماکرۆن بوو کە سەرۆکی فەڕەنسایە سەرۆک کۆماری فەڕەنسایە کورد ئەتوانێت چۆن استیفادە لەمە بکات لە کاتێکە کە هەموو یەلکەکانی خستە سەبەتەی ئەمریکا و ئەمریکاس جوان بۆی شکان خۆی ئەمریکا ئەمڕۆ لە هەموو دنیادا خاوەنی قەرارە باش ڕەنگە فەڕەنسا مهمە خۆی یەکێک لە پێنج دەوڵەتەکەی مجلیسی ئەمنە فەڕەنسا لە ساڵی 89 یەکەم وڵات بوو لە هەموو دنیادا کە کۆنفرانسێکی گرت لەسەر کیمیاوی هەڵەبجە و عێراق هاتن تاریخ عەزیزوان نایەت کورد بەشداری بکە ئەوان بە پێچەوانەوە کوردیان بەشداری کرد ئەوانیان عێراقیەکانیان کرد دەرەوە فەڕەنسا مەوقیفیان نەبووە ناوچەی دژەفڕین لە ئەوە لە قەراری 1970 پێنجی چواری 91 لە فەڕەنسا دەورێکی گرنگ و کاریگەری هەبووە فەڕەنسا دەوری زۆر لە ئاوادانکردنەوەی کوردستان لە میتران لە هەموو ئەوانە دەوری گرنگیان هەبووە بەڵام فەڕەنسا ئەوە بوو قەزەی مەسەلەی کوردی لەم دوایە برد بۆ مجلیسی ئەمن مجلیسی ئەمن کە خۆبۆلیان نەکرد ئەم حەقیبی تۆی بەکار نێنا مەسەلا نەیتوانی زەختی لێ بکات نایانێڵا ئەو ئەگادارن جەنابتان نایانێڵا لە مجلیسی ئەمن قەزەی کورد تەرح بکرێت یا باس بکرێت بەتایبەتی بەریتانیا زۆر دژی بوو لەوە بەڵام بە تاکید فەڕەنسا دۆستی کووردە ئەڵمانیا ئێمە لەم شەڕی داعشا ئەڵمانیا یەکەم وڵات بووە زیاتر یارمەتی کوردی داوە لە هەمویان زیاتر و ئەڵمانیا لە کاتی هەتا لە کێشەی کەرکووک و ئەوەی 16 ئۆکتۆبرە تەدریبی خۆیان ڕانەگرت لە هەولێر لەگەڵ پێشمەرگە بەردەوام بوون بە ئێستاشەوە لەو ڕۆژانەدا وەزیری دیفاعیان لە بوو واتە ئەم دوو وڵاتە زۆر گرنگن بەڵام ئەم دوو وڵاتە لەبەرەوەی دوورن لە منتیقەکەەوە لەبەرەوەی ئەم دوو وڵاتە بەرژەوەندیان زۆر نییە لەگەڵ لە منتیقەیە بەرژەوەندیان کەمترە بۆیە پشتیوانی لە کوردەکەن و لەبەر ئەوەشە کە مەسەلا بەڵام قەراری نیهایی لای ئەوان نییە قەراری نیهایی لای ئەمریکایە و بەریتانیایە لەبەرەوە بەڵام ئەم دوو وڵاتە گرنگە بۆمان کورد بتوانێت لەگەڵیانە ئیتفاق بکات و لەوترێت فەڕەنسا هەوڵی زیاترەدا کاک حەمە بۆ نمونە وەزیری بەرگری ئەڵمانیا دێت یەک بەرپرسی باڵای هەرێمی کوردستان بە ئاشکرا نابینێت دوایەوەی لە بەغاوە بەڕێیەکەوێت بەڵام کاتی وەزیری دەرەوەی فەڕەنسا دێت بە ئاشکرا لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم پێشوازی لێکا و کۆبوونەوەی لەگەڵایەوە شەوی شەمێنێتەوە ئەکری ئەمە خوێندنەوەیەکی جیاوازی بۆ پێشتێکی یاسایی فەڕەنسا دەوری گرنگیە فەڕەنسا پێنج وڵات هەیە لە مجلیسی ئەمن کە خاوەنی بڕیار و ڕاگرتنی بڕیار و تەقسیمی لە هەموو دنیادا هەت یا تەقسیم کرێ یا وڵاتی حەل کرێ ئەم پێنج وڵاتەیە مەسەلا ئەمریکایە چینە رووسایە بەریتانیا فەڕەنسا یەکێکە لە وڵاتە موهیمانی دنیا لەبەرە فەڕەنسا زۆر گرنگە و زۆریش مهمە و دۆستی کوردیشە
هەنگاوی باشیشی ناوە بەڵام تا تۆ چه حدێک ئەتوانی بەرژەوەندی ئێمە و فەڕەنسا بگاتە حدێک کە فەڕەنسا شەڕت لەسەر بکە چۆن ئیسا رووسیا شەڕ لەسەر سووریاکە کێ ئەتی دێت لەگەڵ ئێمە شەڕمان لەسەر بکە ئەوە بەرژەوەندی یەکەگرێتەوە. دیارە من تەوەری دیکەشم هەبوو بەڵام ئەبێت ئەو گرنگترین تەوەرەکان باس بکەین. کاکە محەممەدی حاجی مەحموود چۆن ڕوانێتە ڕەفتارەکانی حەیدەر عەبادی؟ وڵا من پێم وایە حەیدەر عەبادی یەکەم خۆی شتێکی تازەیە لەم عێراق دەرکەوتووە، ینی خۆی پێشتر ئەندامی پەرلەمان بوو و یەکێک بوو لەو کەسانەی دژی کورد بوو وەفدەکانی کورد لە پەرلەمان گیریان خواردەوە بەدەستی هەموو ڕۆژێ ڕۆیشتن لای مالیکیش کاتیان لەیەکرد لە چارەسەری کێژەکانیان بۆ بکات. بەڵام بە پێشەوانەوە کورد هات پشتیوانی لەو کرد پشتیوانی لەو کرد دژی مالیکی کە من پێم وایە ئەوە هەڵەیەک بوو چونکە من چەند جارێکی لە کۆبوونەکان باسم کرد وتم مالیکی گرنگترە چونکە مالیکی یەک دۆستی لە هەموو وڵاتانی عەرەبیان نییە. وتم باشە ڕئیس وزرایە کە دۆستی نەبێت لە هەموو دنیادا باشترە بۆ ئێمە یا ڕئیس وزرایەک دنیا پشتیوانی لێ بکات. من جارێک خۆی شخصی مالیکی وتی من لە تونس کۆنفرانسێک بۆ یا تونسی ودی ئەوە جەزایر وتی ڕئیسی جەزایری هاتۆ لی پرسیوم توێتی ئەڵێن تۆ لە ماڵی خۆت عەرەبی نازان بە فارسی قساکەن یعنی تۆ ئایدی ئێرانی باشە ئەمە کە هیچ دۆستێکی نییە بۆ ئێمە باشتر بیانە ئێمە گۆڕیما بە عەبادی لە بەریتانیا خوێندنی تاوا کردووە و ئەمریکا و بەریتانیا پشتیوانی لەیەکە و جاجا سەعودیەوە دوێنێ 30 ملیار دۆلاریان داناوە بۆ ئاوادانکردنەوە یارمەتیدانی عەبادی لە کۆیت لە ئەمریکا و لە هەموو شوێنەکان هەت بەس ئەمە زۆر کەمترە لەوەی کە چاوەڕێیان سعودیە یارمەتی داوە هەموو ئەوانە یارمەتیاندان خۆ سعودیە بۆ یارمەتی ڕێزورایەکی شیعە ئەدا ئەگەر لە بنەوە لەگەڵ یا شتێکی نەکرد بێت یا چرایەکی سەوزی پیشان نەدابێت بۆ ئەیداڵێ یا ئەمریکا پێی نەوت بێت ئەمە یەکێ لەوانە ئیستا خۆ مەسا وەفدی کورد بەشدارە بەڵام وەفدی کورد لە چوارچەوەی وەفدەکەی عێراقا ڕۆیشتەوە بۆ کۆیت ئەوە باسێکی بەڵام لێرەوە ئاماژەیەکی پێدەن ینی وەفدی کورد ڕۆشتووە پارێزگارەکانی سلێمانی و هەولێر و دۆگ ڕۆیشتون بە زمنی ئەمەدان پێدانانە بەوەی کە هەڵەبجە پارێزگانی ئەوان خۆ جاری پێشویش پەشیمان بوونەوە لەو مەوسی هەڵەبجە من کاتی خۆشی بۆ محافزی هەڵەبجە ڕۆیشتمە لایەن چوومە بەغدا 5,000 ناویشم بردمە لای مام جەلال بردمە لای مالیکی بردمە پەرلەمانی کوردستان بۆ هەمووانم کرد لەگەڵیانە بەڵام وا دیاریستاوان لێ هەڵەبجەی پەشیمانە بنەوە ئەوان ئەگەر دەسڵاتیان بێ ئێستا عەبادی پێم وایە دەسڵاتی هەبێت هەرێمی کوردستان هەڵەوەشێنێتەوە زۆریش هەوڵیدا هەڵەوەشێنێتەوە هەر دەموچاویشی لەوە ناچێت بتوانێت لەگەڵ کوردان ڕێکەوەوانە لەبەرم پێم وایە کورد با خۆی ماندوو نەکات لەگەڵ عەبادی بێت خۆی تەنزیمی خۆی بکات ئەوەی کە هەیەی ڕێکی بخە بە یەک جاروتی وتی ئەمە لەگەڵ عێراقمانێ و ڕێکەوین و لە بۆ مای متحیدەی وتووە بە هەموو دنیای وتووە ئێستاش عەبادی ئەو چاوشارکیەی لەگەڵ کوردی کە ڕۆژێک وڵات 400 کەسی سەدەکانی دەربەری خان موچە ئەدەم و نازانم ئەوە ئەمە یەک گەینی بچووکەیە یەک شتی بچووکەیە ئەم داوای قەرزی کردووە چونکە عێراق خەرزارە عێراق 130 ئەوەندە ملیار دۆلار بەڵێ ئەوەندە خەرزارە 127 شتێکی وا ملیار دۆلار خەرزارە پارەی ئەحتیاتی هەبوو لە بانک ئەوەیشی سەر کردو لە سەدا 29 ماوە ئەوانشی هەموو سەرف کردووە معاشی 2 مانگە جنوب معاشی نەداوە تا ئێستاش ئەمانە هەموو کەڵەکە بووە لەسەر عەبادی بانکی نەختی نێودەوڵەتی شەرتێکی لەسەر داناوە ئەگەر قەرزەکەتان بدەینێ ئەبێ پارەی کوردستان بدەن لەبەر ئەوەیە ئەو چاوشارکە لژنە هات لژنە ڕۆیش نازانم مردبینی کرد زبربینی کرد وا بە ئەوکەی ئەڵێن لیژنەیەکی نردووە بۆ سەرپەرشتیکردنی ئەو لیژنەیە کە نردوێتی بۆ وردەکار ینی متمانەی بۆ لیژنەیەش نییە کە نردوێتی لیژنەیەکی تری باوەڕ بکە لیژنەکانیان هەمووی هاتوون لێرە یانەی خەڵکەکەن یانەی حکوومەتی هەرێمەکان یاندەی ئەم شتەکانەکەن من یەکێ لە وەزیرەکان بۆی باس کردم وتی هەموو شتێکمان چی ئەڵێ ئامادە ئێستا پۆلیسی فیدراڵ ئێستا سەرپەرشتی باش ماکەکە ئیتر هیچ ماوەیان بۆیان بکەین ئێستا پۆلیسی فیدراڵ لە هینە لە باشماقە دوێنێ بە برادێکی وتووە و توێتی یەک شت بەبێ ئێمە بکرێت داوا لە بەغداکەین هێز دابەزێن داوای تەسکەرە و جنسی لە باشماقی فەرمانبەر باشە هیچ ماوەی تر خۆ باشماق ئەو دوی لێگرتوین دەخۆشێن ماوە بڕۆی کاتی ئەوە هاتووە هەر ڕازیش نییە هەر نایشی کات بەڵێ
هیچ شتێکی ناکات پارەش نانێرێ هەتا انتخاباتی عراقی تاوا نەبێ هیچ شتێک بۆ کورد ناکرێت. باشە ئەگەر بودجە تێپەڕێنرا بەبێ لە بەرچاوگرتنی نۆتێبینیەکەی کورد کاتی ئەوەیەکە نوێنەرانی کورد لە سەر و کۆمارەوە تا وەزیرەکان تا پەرلەمانتارەکان تا بەڕێوەبەرە گشتیەکان لە پرۆسی سیاسی لە بەغدا بکشێنەوە ناکشێنەوە بۆ هەمویان ناکشێنەوە من لە وەکیلێوان دەڵێم ناکرێت بۆچی بەرژەوەندیان وایە ئەنی بەس لەبەر بەرژەوەندی خۆیان یا لەبەر بەرژەوەندی کورد ئەگەر ئەوانە دو ئەوانەی عێراق جێبەجێی نەکرد کشانەوە مانایە بەرژەوەندی کوردیانەوە ئەگەر نەکشانەوە نا بەرژەوەندی خۆیانیانەوێت واتە لەبەر بەرژەوەندی خۆیان ئەگەر نەکشێنەوە ئەگەر عێراق جێبەجێی نەکرد و نەکشێنەوە. باشە کۆتا پرسیارم ئاوڕێنم پێمەڵێن کاتم کۆتایەتەوە گەر بە کورتی بێ زۆر مەمنون نەبم کۆنتترۆلکردنی هەموو سەرچاوەکانی داهات لەلایەن حکوومەتی عێراقی و گەر حکوومەت هێرم بچێتە ژێرباری ئەمەوە بە مایە پوچی بە تەواوەتی نایەتە دەرەوە با من پێم وایە حکوومەتی هەرێم نابێ بچێتە ژێر قەرارەکانی ئەوان حکوومەتی هێرم بابێ ئەو داهاتی کە هێستا هەیە ڕێکی بخات تەنزیمی بکە چەندێکە مەعاشی خەڵکی لێ بدا و بەشی خزمەتگوزاری من پێم وایە بەشیشەکە ئەوەی ئێستا پارەی نەوت من گوێم دێ مەسەلاڵێ باشماق ڕۆژێک تحتیل داخراوە ملیۆن و ئەوەنە دۆلار زەرەرمان کرد ئەی داهاتەکەی باشماق پەروێزخان حاجۆمەران نازانم برای چەند ساڵی باشە بۆ ناڵی چەنی ئەم دقەیەش نەوترۆشن لەلایەن هەرێمی کوردستانەوە بەردەوامە زۆر سوپاس دەکەم کاکە حەمەی حاجی محمود کە هەمیشە پێی خۆشم منۆک و پێشمەرگەیەک ناونیشانەکەی ئاماژە پێ بەم زۆر سپاس بۆم بەرنامەیەمان دوو نەبن هەربژین بەڵێ بینەرانی عەزیز لە گوڵەخانەوە باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش دەست خۆش سپاس بەزمان.